بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت واجارێک تیژ لە بەرنامەکەتان بە یەک دەگەینەوە. هەڵقەی ئەم جارەمان تەرخان کردووە بۆ بابەتێک کە بەڕاستی بۆ هەندێک خێزان بووە بەدبەختی، بۆ هەندێک خێزانیش، بۆ هەندێک تاکیش بۆ بەبەختەوەری. واتە ئێمەی مرۆڤەکانین ئەتوانین باش بەکاری بێنین یا خراپ بەکاری بێنین. ئەویش تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاریە ئەلکترۆنیەکان و ئەم هەموو ڕاگەیاندانەیە. بەڕێزان هەمومان نەزانین ئێمەی مرۆڤ ئیرادە و ویستێکی گەورەمان هەیە. ئێمە ئەتوانین دیاری بکەین ئایا ئەو تەلەڤیزۆنە، ئایا ئەو فەیسبووکە، ئایا ئەو یاریە باش بەکاربێنم یا خراپ بەکاری بێنم. چکە هەمومان نەزانین بەڕێزان ئێمە کەوتوینە سەردەمێکەوە پێڕەن سەردەمی جیهانگیری عەولەمەی ناوەنێی دنیا بچووک بۆتەوە بۆ بە گوندێکی بچووک. ئێمە پێش تۆماکردنی بەرنامەکە مناقەشەوەمان کرد، گوتمان ئێستا ئەگەر ئەنتەرنێت نێڵی لەوانەیە نیوەی تووشی گرەی دەرونیە بێ، نازانێت چی بکە، چونکە مدمین بۆ لەسەری. چەم ئالو دەبوون بەڕێزان، مدمین ئالو دەبوون یعنی چی؟ ئەو توێژینەوانە پێمانە ئەڵێ ئێستا ئالو دەبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچی کەمتر نییە لە مادەی هۆشبەر، هیچی کەمتر نییە لە قومارکردن، هیچی کەمتر نییە لە جگەرە کێشان و مەشروب خواردنەوە و پێوەریشیان داناوە. چ کاتێک من ئالوودە بووم چۆن ئەزانم؟ ئەڵێ ئەگەر بێت و لەو 24 سەعاتە لەو شەو ڕۆژەیە 4 سەعات زیاتر بێ ئەچێتە خانەی ئالوودەبوونەوە. ینی لەو 24 سەعاتی هەمانە تۆ 4 سەعاتی بەس خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بی مانەی وای ئالوودەبووی پێوە. ئەمەش مەترسی هەیە لەسەر ژیانمان، لەسەر باری دەرونیمان. بەڕێزان من لە زۆر مامۆستای ئاینی پرسیارم کردووە، ئایا وەقت خوای گەورە سبێنی محاسبەمانەکە لەسەر عومرە؟ هەموو مامۆستا ئاینیەکان کە پرسیارم لێ کردوون ئەڵێ یەکەم شت خوای گەورە کە پرسیاری لێ ئەکا ئەڵێ ئەو تەمەنەی یامی تێ لە چیا سەرفە کرد. ئەگەر ئیمانمان هەیە ئەبێ خۆمان بۆ وەڵامی ئەو پرسیارە ئامادەکەین. ئەگەر ئیمانیشمان نییە و کەسێکین و ئەڵێین تەواو کە مردین هیچ نامێنێتەوە، نیە هەندێک بیر و بۆچون و ئایدۆلۆجیا هەیە ئەڵێ تەواو فشەیە، ئینسان کە مرد تەواو بێتەوە بە خۆڵ و دروستبوونەوە و ڕۆژی قیامەت و بشان نیە. ئەی باشە کە ئێمە ئەو عومرە جوانەمان هەیە، ئەو عیلم و زانستە و ئەخلاقەمان هەیە، بۆ دوای خۆمان شتێ بەجێنێڵین ئەگەر خۆشمان نامێنین. بەڕێزان ئەو گوڵۆپ و کارەبا و ڕووناکی کە من و تۆ لەبەر دەمیادا ئانیشین و دنیای بۆ ڕووناکردوینەتەوە، کابرایە کە ڕۆی و تەواو کۆتایی هات. باشە ئەکرێ ئەم ئینسانە بڵین وەکو یەکێکی تر وایە کە هەموو ژیانی بە شتی لابەلا و هیچ و پوش بەسەرە بە ئەبێ یەکسان بن؟ یخوای گەورە خۆی فەرمێ ئەڵێ چۆن بێ دوو کەس یەکێ بزانێ یەکێ نەزانێ یەکسان بن. کەواتە بە هەردوو بارەکە ئیماندار بین یا بێ ئیمان بین، عمر تەمەن گرنگی خۆی هەیە بێ قیمەتی بزانینەوە. باشە کە من 4 سەعات 5 سەعات لە کاتی خۆم ڕۆی هەیە 6 سەعات هەیە 7 سەعات هەیە 10 سەعات. من ڕاپرسێکم لەگەڵ هەندی دایک و باوکردی وەڵڵای مناڵەکەمە تا 2 شەو 3 شەو کوڕکچەکانم بە دیارینەوە. هەندێک جار لێ خۆشمان هاوسەرەکەشم هەندێک خێزان هەیە. ئێ باشە 10 سەعات لە 24 سەعات بەڕێزان بەس بە یاری بە سەیری فەیسبوو بەچی چەندی مایەوە لە دوای 10 سەعاتەکە؟ 14 سەعاتی مایەوە. ئەبێ بەلایانی کەم و 7 سەعاتی بخەوینەوە، قانونی حیاتە نابێت لە 6 کەمتر بێت لە 8 زیاتر نەبێت بۆ ئێمە، بۆ مناڵ زیاترە. باشە 7 وادانێ بۆ خەوتن ڕۆی چەندی مایە 7 سەعاتی مایەوە. معقولە 10 سەعات من دابنێم بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەبجی و تیکتۆک و فەیسبووک و ئەم شتانە تەلەڤیزۆن و نازام چی، بەڵام 7 سەعات بمێنێتەوە بۆ هەموو ژیان، بۆ حەز و ئارەزوەکانیشم و بۆ خوێندن و بۆ کارکردن و بۆ ماڵ و مناڵ. لێرە بەڕێزان ئینسان کاینێکی عەقڵە بابیری لێ بکەینەوە. ئەکرێ ئەو عومرە جوانەی خۆمان بەوە سەرف بکەین؟ کەواتە بەڕێزان ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە، ئەم یاری ئەلکترۆنیانە دوو دەمە، دوو لایەنەیە. دەکرێت باش بەکاری بێنین بۆ خزمەتی خۆمان و کۆمەڵگاکەمان و ئینسانیەت بەکاری بێنین، دەکرێت خراپیش بەکاری بێنین. چونکە ئەو جیهاز و ئەنتەرنێتە بەڕێزان من زۆرجار تەشبیه یەکەم ئەڵێم وەکو ئۆقیانوسێک وایە، پڕیەتی لە جڕوجانەوەر و بوونەوەر، تایەتی قڕشی مەترسیدارە لێ نزیک بینەوەمان خوات، تیاشەتی با بڵین ماسی زینەی جوان هەر حەزەکەی سەیریکەی گەوهەریشی تایە، ئەنوە مەعادنی بەسوودی تایە، نەوتی تایە، زێڕی تایە، چی تایە.
بەڵام گرنگ ئێمەی مرۆڤەکانین بە دوای کامیانە ئەگەڕین بە دوای قرشەکەیە ئەگەڕین یا بە دوای ماسیە زیینەکە و زێڕەکە و نازانم شتە بەسوودەکانی ئەگەڕین ئەوە کەوینەوە سەر ئێمە بەڕێزە من زۆر جار دایک و باوک مامۆستا پرسیارەکە ئەڵە وەڵام تۆڕە کۆمەڵایەتیانە ماڵیان کاول کردوین کاکە تۆڕە کۆمەڵایەتی بۆ ماڵمان کاولەکە ئەقڵەکە و دواکەوتنەکەی خۆمانە ماڵی کاول کردوین بۆ من بۆ تۆ بۆ ئێوە زۆربەتان بە باشی سوودی لێوەرەگەین بۆ زۆر لەو بینێرە بە ڕێزانە بە باشی سوودیان لێوەرگتۆ بۆ ماڵیان کاول نەبووە بەعکسەوە من زۆر خەڵکە زانم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەیاندنەوە بە ڕێزان فێری چەندەها زمان بووە لە جیاتی بچێ دەورە ببینێ و خوڵ ببینێ تۆ لە کۆلێجی پزیشکی وەکو خوێندکارێک وەکو قوتابیەک ئەتوانی بڕۆرە ناو هەموو کون و کەلەبەری ئینسانەوانێ ئەنواع عەمەلیاتێ بۆوەکە خانەیەکی لەشێ بۆوەکە بە کێوێ باشە ئەمە لە مختبەرەکانە نییە لە زۆر شوێنان نییە بۆ ئیسفادە لەوە نەکەم هەموو قوتابی خوێندکارەکانمان توانی ئیسفادە بۆ مادەکانی لێ بکەن هەموو شتێکی تیا دەربارەی فیزیا دەربارەی کیمیا وەڵڵا سەری کوێرەماری تایە بەڵام تۆ لە ناو ئەو هەموو شتە جوانەیە وەری ئیسفادەی لێ نەکەی دانیشی خەریکی یاری پەبجیبی پەی ناکە یاری تەڵەن یاری ئەنواعی هەیە بەڕێزان ئەنواع یاریمانی خۆ یاری ئەگە هەتووە یاریەکە یاری شەترەنجکە باشە بەڕێزان یاری ترمانێ ئەنواع یاری هەیە گەشەی عەقڵیەکە لایەنی کۆمەڵایەتی بەڵام ئەم پەبجیە کێشەکەی چێ بەڕێزان هەر کوشتن و بڕینە نازانم ئەوانەی ئەیکەن تخوا بە پرسیارێکتان لێ بکەیت شتی باشی تایە تۆ سەروا لێکەین تیا نییە ئەی باشە بۆ ئەیکەی بەڕێزەکەم ئەوەی من بۆم باسەکە من نەمبینەوە ئەڵێ هەر کوشتن و بڕینە بڕابێ من حاڵەتێکی کێشەیە دروست بوو نازانم ژن و پیاوە و توێتی فیشەکرد نێیاومە تێگەشتۆتە شەڕ فیشەکی چی بێت ئەوەی فیشەکی خەیاڵیە کەواتە یەکەم شت سەیری کە بەڕێزان بەرەو شەڕخوازیمانە بە کە طبیعەتی بەشەر ئێمە بەڕێزان تۆوی خێر و شەڕ لە ناخمانە هەیە ئەم یاریانە کوشتن و بڕینانە تۆوی شەڕەکەم سەوزەکە خۆ فێری هاوکاری و ناکە خۆ فێری دڵسۆزی و ناکە خۆ فێری لێبوردەیی و ناکە خۆ فێری هەرەوەزی و ناکە فێری شەڕە کوشتنە دەکات ئێ بەڕێزان توخوا ئێمە لە کوردستان و لە عێراق هەموو ژیانمان کوشتن و بڕینە هەر بە شەڕ و کوشتن بدومانە سەر دوژمنەکانمان وڵاتانی داگیرکرد هەر 5 ساڵ جارێ پلانێکی شەڕیان بۆ داناوین فەرموو چێ لە ئێوە تەمەنی لە 80 زیاترە بەڕێزان لە 80 بڵێن خواردترە 79 ئەوانەیە کەستان تەمەنی 79 کەس نییە هەمووتان لە 82 بە دواوە نییە باش من ناڕۆمەوە بۆ 61 وانە شۆڕشی ئەیلول و بۆ پێشتر ناڕۆینەوانێ با بڕین بۆ 80 کە ئێوە هەمووتان لەو تەمەنە بچووکترن ئێ شەڕی عێراق و ئێران بە بەڕێزان اینجا داگیرکردنی کوێدووە اینجا ئەنفال بۆ کیمیاوی بووە ڕاکردن بووە شەڕی ناوخۆ بووە داعش باشە تۆ هەمووی کوشتن و بڕینە چوار دەورێ معقول لە یاریەکانیشە کاتی خۆشیەکەشێ بە کوشتن و بڕین بەریتە سەر ئێ بۆچی شەڕخواز نابین بەڕێزان چۆن لەسەر ترافیک لایتی یەکتری ناکوژین چۆن لەسەر کۆتر هەڵڵانێ ماڵی یەک کاول ناکەین چۆن لەسەر دوو مناڵ شەڕیانە بێ ئەوە تەوە ژینگەکەتە ئەوە تۆ تۆوی شەڕەکە هەیە هەموو چوار دەوریشە ئەی باشە بۆ سەیریشتە جوانەکانی ناکەی ئەنواع گۆرانی خۆشی تایە زەوقی فەنی و زیابێ ئەنواع زانستی تایە ئەنواع پیشەی تایە ئەوەی تایە کەواتە بەڕێزان کە ئێمە قسە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین قسە لەسەر لایەنە خراپەکان یەکەین تیکتۆک بەڕێزان هەیە بۆ شتێکی باش بەکارێنێ بەڵام ئەنواع شی ناشرین واللهی من لە یەک دوو شوێنی تێجی شارەتم پیاوە بە ڕێزێکە سەری سپیە وابزانام لە من بەتەمەنترە لە کوردەواری خۆمانەڵێەوە لە دیوەخانە داینە سڵحی عەشایری پێ بکە خەڵک لێ خەومێ بێ بچێ وەلای ئەم ڕدێن سپیانەمان دەتە بزانە حرەکەی چیەکە لە تیکتۆکە با بە برسیمەدا برسیمە حرەکە و نازانێ شتی وا باسەکە واللهی من شەرمەکەم من ڕێزیەگرە من نازانم چێیە بەڵام ئەمە ئیشی و بە ڕێزە نییە ئەم ڕەفتارە بکە بیدیوتانە کچ و کوڕەکانمان چیەکەن چ ڕەفتارێکەکەن گۆرانە سێکسەکانن لێن و ئیشارەت بۆ لەش و ئەندامەکانی لەشی خۆیانەکەن کووە ئەخلاق کوردەوارە لە حیا قەترەیەکە کە تکاتکە باشە سبەینی ئەم کچانە شووەکەن خۆروان نامێنەوە ئەگەر ئێستا مڕاهقەکە گەنجێکە ئاگای لەو دنیاە نییە ئێسبەینی ئەمە گەورە ئەبێ بێ بە دایک چی بە مناڵەکانەڵێ خۆ ئەم مشکلێم تیکتۆکەوەمانە چێ بەڕێزان هەزاران کە شەیرەکە خۆ تازە ناتوانانی بیسڕیتەوە مشکلەکە ئەوەیە خۆشە بیسڕیتەوە لێ ناسەڕێتەوە باشە سبەینی ڕوبەڕووی مناڵەکانت چۆنە بیتەوە ئەم پیاوە بەڕێزە کە لای من بەڕێزە لەبەروی هەموو ئینسانێ بەڕێزە چکە ڕۆحی خوا لە ناخیاتی هەموو ئینسانێ بەڕێزە زانم مەگەر ئینسانەکە خۆی بێڕێزی خۆی بسەلمێنێ بە کردداری خۆی ئەجینا ئینسان هەمووی بەڕێزە بەڵام مەشکلە ئینسان خۆی قیمەتی خۆی نەزانێ بەهای خۆی نەزانێت باشە ئەم پیاوە بەڕێزەم خۆشەویستە یا من یا تۆ ئەڕفتارێکی وا ناشری نەکەین سبەینە چی بە کوڕەکانمان بڵین بە کچەکانمان بڵین کچەکان و کوڕەکانمان چی خەڵک پێیان ئەڵێ ئەڵێ ئەمە باوکتە
ئەمە باپیرتە ئەمە نەنکتە ئەمە مامتە ئەخت بەڕێزان هەندێک کەسێ ئەڵەوەڵە ئازادی تاکە کەسیە بەڕێزان ئازادی تاکە کەسی بەو شێوە نییە من ئازادم لە ماڵی خۆمە بەڵام کە دەستم کرد بە تەپڵێیان و مشکیلەم دروست کرد بۆ دراوسێکەکەم ئازادیم کۆتاییە چۆنە بێت ئینسان ئازاد نییە مشتێ بکات من ئێستا لەم تەلەڤیزۆنە قسەی ناشرین بکەم کاریگەریم لەسەر مناڵمە بێ لەسەر خێزانمە بێ لەسەر براو خوشک و کەس و کارمە بێ خەڵق قسەیان پێڵێن ئەبێ حسابی ئەوان بکەم کچێکە کە ئەو ڕەفتارە ناشریناناکە بێ لەوە بکاتەوە سبەی ئێمە شووەکە سەد کێشەی ڕوبەڕوە بێتەوە مناڵیە بێ سەد کێشەی ڕوبەڕوە بێتەوە ئێمە کە ئەمانە ئەڵێن تۆ ئەم وەسیلێ بەکارێنی بۆ شتێکی باش بەکاری بێنە بۆ دوای غەریزەکان کەوتووی بۆ لە خوارد ناوکتەوە احتیمامی پێیە بۆ زیحتیمە بەس وەکو ئاژەڵ دوای ئەمانە کەوتووی ئەمە چه خزمەتێک بە ئینسانەیە خۆ عومری ئینسان چیە بەڕێزان واللهی ئەوەی کە باسیەکەن وەگە تۆ بەوەی کە خوا لە قورئانە ئەڵێ ڕۆژێکی من 1000 ساڵی ئێوەیە سەیری کە ڕۆژە ئەگەر بەوە حسابی بکەین 100 ساڵژی یەک چاوتروکانە لەوەرە تا ئێمە 15 ساڵان ئەگەمە لەو دنیاە نییە هەر نازانین چییە مڕاهیق و مناڵ و ئاگامان لێ نییە ئەوە یەک لە سەرسەی عومرمان بەخەوە ئەڕوا اینجا ئەوی تر لە دوای 50 ساڵیەوە بەڕێی خەستەخانە و نەخۆشی شەکرە و زەخت و چی و ئێ باشە ژیان چەنگی سافیە مێنێتەوە تا تۆ بەم شتە سەخیفانە و بەم شتە بێ معنایانەوە هۆ مشکلەکە هەر ئەوە نییە ئەو خۆی ڕیسوا کردووە بەڵا بۆ خەڵکی تریش دروستەکە زۆر مناڵ و هەرزەکارمانەی بەڕزان لاساییانەکەنەوە ئەمە کێشەکەیە ئەو ڕۆی کەیفی خۆیەتی ئەوە ئێمە پێڵین کاکە جانمە بۆ مستەقبەلی تۆ بۆ چارە بۆ پاشە ڕۆژی تۆ بۆ نازانتی تۆ باش نییە ئێستا پێی نازانی بەڵام 10 ساڵی تر پێی ئەزانی ئەو کاتە چیەکەی ئەوە بەبیری دەهێنینەوە بە قسە ناکە کەیفی خۆیەتی یەکە مەسئولە کەس ناچێتە قەبری کەسەوە بەڵام کێشەکە ئەوەیە زۆر مناڵ و هەرزەکار هەیە لاسایی ئەوانەکەنەوە بەڕێزان ئێمە تیۆرێکمانێت تیۆری لاساییکردنەوە یعنی زۆر شت ئێمە لە تەلەڤیزیۆنی بین لاساییەکەینەوە دەفەرم وەرە بزانم مراهقی با بڕۆن بۆ سینەما ئێمە زۆر بەشمان کە مراهق بووین چوین یا فیلمێکی عدوانی وەڵی کە سینەماکە گەر فیلمەکە شەڕخوازی و تند و تیژ بێت هەر لە دەرگای سینەماکەیە نە دەرەوانی بەشەق بە یەکتریا هەڵێن لاساییەکەنەوە دەوڵە مناڵەکانتان باشی عدوانی بینە بزانە چۆن دەسەکەنە ملی یەکتری و ملی خەریکاشکێنێتەوە سواری پشتی سەریە بێ و تێ هەڵەیە مناڵ هەیە جلی ئەم سپایدەرمانە نازانم چێ لەبەری کردۆ خۆی هەڵا لە ڕۆزەیە خەریب و هەلاوێ پەلە گرتیانەوە وتی من سپایدەرمانم ئەفڕم ولا مردوو نەمرێەوە لە تەلەڤیزۆن ئەوە درۆ دەلەسەیە مامینە چی ئەفڕی بەشەر کە یەتوانێ فرێ خۆ تۆ کوڕی عەباسی بنی فڕنازنی هەر بۆ مناسەبەس برادەرێکمانە بووی گۆمە کووردە عەباسی کوڕی فڕناز ها دەروون ناس و کۆمەڵاز فڕی ناس یعنی با علمی فەلەک و تەیەران و هەرچەندە یەخواوە کورد نەبێ بێ عەقڵێکی وا خۆی فڕێ بات هەرچەندە لەوانەیە کەسیش پێی ناخۆش بێ بەڵام مەبەستم لێرە چییە مناڵ ناسایی ئەوە کاتۆ بەڕێزان زۆری شەیە بڕواتان هەبێ من کەیسی وامان لە ئینسان لە ڕووی نە هەر باسیکە لە حزوری جەنابتان و بینەرانە مناڵ فێری ڕەفتاری چی بووە ژن چۆن خیانەتی زەوجی کردووە پیا چۆن زۆربەی زۆری لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە خراپ بەکارێنێ من دەیان ژن پەیوەندیەکەن ئەڵە پیاوەکەمە تا 2-3 شەو خەریکی فەیسبوک و نازانم چییە و پەیوەندی بەم و بۆوە کاو چاتەکات و هەمی باسیشتی جنسیەکە و چیەکە چی لێ بکەمەڵێ ئەڵە گەشتۆتە تەلاق و لێکجابوونەوە ئەڵە تۆ جواب بکە یعنی پیا و بە ژنی بڵێ تۆ جواب بکە بەڕێزانەمە ئەمە ئەگەر ئەم تۆڕە کۆمەڵایەتی و بەڵایە نەبووایە کی ئێمە ئاگامان لە یەکتری بوو کی ئێمانەمە چونکە هەر شتێک بەڕێزان تۆ ئاگا و لێی نەبێ کاریگەری لەسەرە نابێت جارن لەم شارەیە بووین بچووک بوو شارەکە هەموو یەکتریمانە ناسی شتێک بۆیە ئەمانزانی وڵا لەوانەیە لە ساڵێکا هیچ نەکوژرایە یا لە گوندێکا بووین بە ساڵی هیچ ناکوژرا ئەگەر هیچ بکوژرایە مەیتەکەی خوێنەکەی لەوێبە بڕابێ هیوا هەبوو بە مانگیش 2 مانگیش بەو شوێنیان ناڕۆی ئەوە حەقیقەت بوو چکە ترسێکمان لێنی ئێستا مۆبایلەکانمانێن پڕ کرد و هەر مۆبایلەکە و کەرەوە فەیسبوک هەر بەوە دەست پێکە مامم مرد و دایکم مرد و ئەم غازەیە ئەمەیان لەسەر بلوتی داناوە و بە وەزعێکی واوە باشە ئەمە ئەمری خوای کردو تۆ بۆ بەم وەزعەوە پیشانی خەڵکیەی بۆ ئەم وێنەیە ئەی بەو خەڵکە ئەمە جاران کەسێک بۆ خزمەتی وڵاتەی کرد و هەزار وێنەی جوانی لە میشکمانە هەیە تۆ بۆ لە ئەخیر لەحزەیان وێنە ناشینە پیشانی خەڵکەی تاوانم هەموو کوشتن و بڕینە ئەمری خوای کردووە ئەمری خوای کردووە ئەڕوا بۆ تازیەکە لافیتەکان و زێ فڵان کەس مردەوە تۆ چوون بۆی کاکە خێرە بنووسێ چووی بەڵام بۆ لافیتەی پیشانی منەی ئەوەنگە تەنکر بەنزین دزرا ئەوەنگە ملیاردێر دزرا ئەمەنگە ئێ باشە پێم مەڵێ ئەمە ئەگەر ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە نەبووە بەڕێزان بە من نەئەگەی خەفەتم پێ ناخوارد قەلق نابم وەرە هەواڵەکان بکەنەوە چ سەیریکەن تۆ دڵە خۆشە و بەس هەواڵەکانەکەی تووشی کەعبە دەکەن مەبەستم ئەمانە هەیە اینجا ئەوە ئەکەوێتەوە سەر ئێمە ئینسان سەیری چیاکەن بۆیە دایک و باوک ڕۆڵیان هەیە بەڕێزان
وەکو مامۆستا وەکو گەنج وەکو برای گەورە ڕۆڵتان هەیە لەوەی چەند ئێمە هاوکاری یەکەم خۆمان بەڕێزان جارە نەیانگوو ئەوەی شێت بێ ئیبەن بۆ هۆمەرمەندان مەسەلێکی وامان لە کوردیا هەیە باش ئەگەر هۆمەرمەندان شێت بێ بۆ کوێبەی ئەوە کارەساتەکەیە ئێمە زۆر جارەڵین دایک و باوک مامۆستا ئەبێ ئەمە بکە باش ئەگەر مامۆستا خۆی ئەوە بکە ئەبێ مامۆستا ئاگای لە مناڵەکان بێنێڵن ئەم یاری پەبجی و ئەم یاری نازانم چی و ئەم تیکتۆک و شتە خراپانە بکەن ئەگەر مامۆستا باوک و دایکەکە خۆی ئەوە بکە ئەمەیە بەڕێزان کە ئاڵێن هۆمەرمەندانەکەمان شێت بووە بۆیە کۆمەلگا ئەبینی بەڕێزان بزانە ڕۆژانە کارەسات هەیە ڕۆژانە کوشتن و بڕین هەیە ڕۆژانە مدمین لەسەر مخدرات چی هەیە تەلاق و لێکجابوون زۆر کۆمەلگاکە شتی جوانمان هەیە بەڕێزان بەڵام شتە ناشرینەکانەوە زۆر هاتووە خەریکە شتە جوانەکانیشمانە شارێتەوە و بمانەوە نەمانەوێ ئەوە ئێمە ئەحسای و ئامارمان کردو چاپێکەوتنمان کردووە وەڵڵا ژمارەیەکی زۆر لە دایک و باوک گەڵێ مناڵەکانم لە دەستم دەرچووە ئەڵێ ناتوانم کۆنتڕۆلی بکەم ئەڵێ نەسیحەت ئامۆژگاریم کە چی بکەم جاڵم تخوا تۆ باوکتی تۆ باوکی بە قسە و نەکا بە قسەی منەکە جاوە نوکتەیە نازانم حەقیقەیە چییە من لە شوێنی خوێنمەوە بۆیان باس کردم نازانم بیرم نی بزڵە چۆنە بەس بۆ ئەم مەسەلەیە ڕەبتیەکەم پێوە گونجاوە بۆ جوابی ئەو باوکە ئەڵێ لە گوندێکە باوکێکە بێ مناڵەکەی زۆر چەتون و لاسار و سەرەڕۆ ئەبێ زۆر عەزیەتی دایک و باوکیە شەڕ لەگەڵ دراوسەیەکە بێزارە بە دایک و باوک لی وەڕەسە بە نازان چی لێ بکەن ئەی با بۆ لای مامۆسای ئاینی مەلای گوندەکە ئەڵێ مامۆسا گیان خێرە دەگات تۆزیە نەسیحەتی بکە ئەڵێ ناوی چییە ئەڵێ ئادەم دوو لە ڕێڵت تڕحەیەوە بە قسەی خوای نەکرد بە قسەی منەکە حەزەتی ئادەم اینجا مەبەست لێنە چییە ئەمیش بۆ باوکە ئەڵێم تۆ مناڵی خۆتە جەرگتە نمونە و قودوە و پێشەنگی تۆ نەتوانی مناڵەکەی خۆ زەبت بکەی جەدۆلی خشتەیەشی بۆ دابنێ من بە قسەی منەکات چۆنە بێ بە قسەی بێگانەی وکا بە قسەی باوکو دایکیرە یان ئەگەر بە قسەی باوکو دایکی نەکرد بە قسەی مەش ناکە چونکە ئەو پەیوەندیەکی زۆر فتەوە هەیە بەڕێزان یەکی ڕێزی دایک و باوکی نەگرێت ڕێزی کەسانی تریش ناگرێت چکە نزیکترین کەسی دایک و باوکە کە تۆ ڕێزی نەگری ڕێزی مامۆساش ناگرێت چۆ لە دەروونزانیەوەمان هەیە شتێکی پێڵەن گشتاندن تعمیم یان ئەگەر تۆ لە ماڵەوە گەنجێکی کوڕێکی کچێکی لە ماڵەوە زووخاوەکەن بە ناو دڵ و دەروونتا خۆشەویستنی ئیهمالت دەکەن سوکایەتی و پێەکەن خراپە و بەرامبەرەکەن بۆچوونێکی سلبی و نێگەتیفی دەرامبەر باوکە هەیە معقولە بێتە دەرەوە بۆچوونی پۆزەتیڤ بەرامبەر من هەبێنە وەڵامیش باوکی دووەمم خراپتریش دەبێت لەبەرەوە بەو باوکاناڵێ نەبێ خشتەیەکیان بۆ دابنێن خشتە بۆ مناڵەکان دان دێ بەڕێزانێ ماڵین ئاسانترین خشتە 24 سەعاتمانێ هەمومان کەسمان لەوی ترمان زیاتر نەبی کە بە سێ هەشتی دانێ بۆ مستەقبەلێ ئیتر کرێکاری مۆزەفی فەرمانبەری قوتابی خوێندکاری هەر شتێکی هەشتی بۆ خوێندنەوە و سعیکردن و یا بۆ ئیشەکە ئەوەی مۆزەفی ژەچێت لە هەشتەوە بۆ دووسێ ینی هەشت سەعاتێک کرێکاری هەشت سەعاتی ئیشەکە لە هەشتی بەیانیەوە حوتەوە چێ بۆ سێ و چوار ئەم هەشت سەعاتە ئەوە بۆ مستەقبەل و بژێوی ژیانتە ضرورە ئەی بەچیە ژی بەچی پاشە ڕۆژێ بە خۆدانێ بەچی ماڵ و مناڵ ئەبێ بەڕێوە ئەمە هەشتی ڕۆی هەشتی دووەمی ئەڵێ بۆ حەز و ئارەزوەکانت دانێ ها لە بەرامبەری ژیانەکەتە بژێویەکەتە خۆ تۆ هەر نابێ ئیشکەی بە ئیسراحەت ئیشکەی حەز و ئارەزوو هەبێ هەشت سەعاتی بۆ حەز و ئارەزوەکانت دانێ هەشتەکەی تریشی بۆ خەو ئەی ئەم مێشکە چۆن ئیشەکات ئەم مێشکە چۆن شتەکان جێبەجێکا گەر ئیسراحەت دەکات هەشتیشی بۆ خەو ئێمە زۆر جار کەسانێکەیە هەتانی وە شەو بە دیار تیکتۆک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە نەمە کێشەکەی بەڕێزان دایک و باوکی ئەڵێ بە شەو ئیش خەریشیەوەی بە ڕۆژە خەوێ ئەزاننەوە سەعاتی بایۆلۆجی لە شت تێگەیە ئێمە خوای گەورە وا دروستی کردوون لە دەی شەو یانزە لە دەو لەو ناوەیە وردە هۆرمۆنێکی تایبەت هێمێشک دەدیەکە باوێشکەین و بەرەو خەوتنمانە بە خەومان لێکرد تۆ گەر زەخت لە خۆتەکەیت و چاخۆیتەوە قاو و حەپ و نایەڵی بخەوی نایەڵی مێشەگیشکە چکە شەو تاریکی بەهۆی تاریکی ئەوە بێ تۆ ڕووناکە کردوێتەوە گڵۆب ناکوژێنیتەوە خەریکی فەیسبوک و تیکتۆک و نازانانەی ئێسبەینێت چۆن بە ڕۆژەکەوێ پەردەکە دایتەوە کێشەیە ئەزانەوەی چەکە لە کێشەکانی دووەلی ئەسکەت نافی سوید و نەرویج و ئەمانە کام دووەلانە چکە لە قوتبی شیمالین ئەوە گەورەترین کێشەیانێ لای سوید و نەرویج و سێ چوار وڵاتن ئەمانە بۆمانە جێڕنەوە ئەڵێ جاری وا هەیە بەڕێزان لەوەیە سێ مانگ چوار مانگ بەشەوە یا ڕۆژە چکە لە خودە ڕۆژەکە لەوێ سۆرت و لای ئێمە نییە ئێمە و نیعمەتە باشەشمان شەو ڕۆژمان تقریبان چوار فەسڵەکەمان هەیە لەوێ زۆر جار لەبەر ئەوەی بەڕێزان هەر تاریکیە زۆربیان تووشی کە ئابابن لەوێ جۆرێک لە چارەسەری دەرونی پێیا بووە عیلاجی نەفسی پێڵن چارەسەر بە ڕووناکی عیلاج بە زەوق یان کڵاوێکەکەنە سەریان وەکو تیشکی ڕۆژ وایە بەوە سەناعی دەستکە دەیان نەنێ بەوەی تۆزیە چ هەر تاریکێتە دەرەوە شەوە باش ئەم کەسە عەکسی کردوتەوە ئێستا شەوەکەی کردو بە ڕۆژەکەی کردو بە شەو ئەمە حتا
دژی فطرەت و طبیعەتی ئینسانە دژی بایۆلۆجیامانە چکە شەو بۆ خەوتنە بۆ ئیسراحەتە کەواتە وتمان بیکا بەو سێ هەشتیە کورتە کشتە لەگەڵ لێدانیشە هەشتەکەی خەوتنەوە هیچ مەجالیتیانەوە بۆ ئیسراحەتەوە بۆ مێشک دووبارە خۆی خانەکان دووبارە خۆیان چالاکەنەوە نێوی عادەی بینایی خۆیان بکەن و بنیاتی خۆیان بنێنەوە ئیسراحەتکەن بۆی بەیانی ئامادە بێ بۆ ئیشکردنەوە مێشکەوە ئەندامانێرەش هەشتەکەشی مستەقبەلمە خەوازی لە خوێندنەکەم و ئیشکردن و دەوامەکەم ناهێنم هەشتەکەی حەز و ئارەزوو ئەتوانی دابەشیکەی ئەم تیکتۆک و تۆڕە کۆمەڵایەتیانە لەو هەشتەی سێمایە کەوتمان ئەتوانی 2 سەعات 3 سەعات با نەگاتە چوار گەشت چواریش کاکە گەردنە ئازابێ با لەو زیاتر نەبێبی بە مدمین ئەمە چواری بەس بەوە دانا چوارەکەی تریشی خۆبیە کاکە تۆ سێژەمە نانەخۆی سەعاتێک دێ بۆ سێژەمەیە خۆ تۆک ئینسانێکی خزم و کەسە هەیە میوان هەیە یەن قسەیەک لەگەڵاکەنە بێ بچی بۆ ماڵە خزمێ سەردانی هاوڕێیەکە چی دەرەوە جەوێ گۆڕ ینی 3-4 سەعاتەکەی تریشی بۆوەیە خۆیان نابێ هەرەوە کە بەداخەوە زۆر جارێسا کێشەی کۆمەڵایەتیشی بۆ دروست کردوین زۆربەی خەڵکەکە هەر خەریکی یعنی لە ماڵە بڕاو هەبێ زۆر بەمان ئێمەش لەوانەیە هیچ فەرقمان نەبێت لەگەڵ زۆحاڵتا ئەبینی کوڕە خەریکی مۆبایلێکی کچە لەو لاو باوکەدا هەمووی کەس ئاگای لە کەس نییە بەس بە جسم دانیشتن هەر یەکە عالەمێکی تایبەتی جاو هاوارەکە چۆن نەبێ و عەسەبیە بەهەوو بێ یعنی ئەڵێ چی خوایە کە کارەبا بڕێ الحەمدولله هێزا شاحین و ئینشان داناوە کارەباکەش نایەڵێ ئەمەیتر ببڕێ ئەوە کێشەیە جاوە برادەرێکمان هەبوو قسەیەکی جوانی کرد وتی جاران کە میوانە هاو داوای بەرماڵیە کرد نوێژەکەم ئێستا ئەڵێ پاسوەردەکەتم بەرێڵ هیچەکە کاکە کە تۆ بۆ ئەم یاریکردن و پەبجی و مۆبایلەکە هاتووی لە ماڵی خۆ دانیشی تا هاتووی بدو قسە بکەین باسی ئەم دنیاە بکەین تۆزە گلەیی لێ بکەین تۆزە دڵخۆشی بین بەیەک مناقەشە پەیوەندی کۆمەڵایەتەکان چکە پەیوەندی کۆمەڵایەتەکانیش لاواز بووە بەڕێزان تا زۆر هەیە ئاگامە لە یەکتری نەماوە لە خزم و کەسیش نەماوە ڕاستە ژیان زەحمەت بووە بەڵام تۆڕە کۆمەڵایەتیانەش کێشەیەکی تری بۆ دروست کردوین خراپ بەکارێنین بەڕێزان ئەمە یەکە بە اینجا لەو لاوە ئەم تۆڕە کۆمەڵایەتیان کێشەیەکی تری بۆ دروست کردوین زمان پیسی دەم پیسی بەڕێزان جنێو فرۆشی سبحان الله یعنی باسی خوا بکە کەسانێکی جنێو پێن چونکە ملحیدە و خوا ناناسیان باسی علمانیەت بکە کەسانێکەیە متەدەیین و زۆر تونڕەون جنێو پێیە باسی نازانم دنیا ئەەکەی ئەڵێ بۆ باسی قیامەت ناکەی ئەڵێ وڵاو گۆرانی خۆشە ئەڵێ گۆرانی حرامە ئەڵێ کاکە وەرە ڕوو لە مزگەوت کا ئەڵێ ئەو نازانی چی بکەی یعنی هەرچیە گەڵێ واللهی زەلام هەیە قسەی باوکی خۆی یا قسەکەی خۆی بۆ بگۆڕە جنێوی پێیە ئەمە بەڕێزانەگە جارانیش بیایە بە ئاشکرا خەڵک جنێوی نایە بەس ێستا لە پاڵ ئەم تیکتۆک و ئەمانە ناوی خۆشیە گۆڕێ ئەتوانێ خۆیەکا بە کچ کوڕە کوڕە خۆیەکە کچە خۆیەکا بە کوڕ مناڵە خۆیەکا بە پیر هەزار جنێ و سوکاتی و بوختان و اینجا ئێستا لە ڕێگەی ئەم تەکنیک و شتانی کە پێیا بۆ فۆتۆشۆ نازان چی ئەنواع جسمی ئافرەت دانێن و سەری زەلامێکی پێوەکەن و زۆر شت ئەتوانین ئەمە هەمووی بەڕێزان سەبەبەکەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە یا ئەمە مرۆڤەکانین ئێمە مرۆڤەکانین ئێمەی واکەین ئێمەین جنێوەین ئێمە فێر نەکراین بەڕێزان بە شێوازێکی باش گفتوگۆ بکەین هەمومان زۆر تەبیعیە بەڕێزان کەسمان وەکو یەک بیر ناکەینەوە تۆ لە حیزبێکی و لە حیزبێکە من لە حیزبێکم من نەتەوەیەکم تۆ نەتەوەیەکتری ئەتوانی گفتوگۆ مناقەشە بکەین و شتەکانی خۆشمان بڵێین و بە بەڵگەوە من لە تۆ باشترم بەڵام بۆ زەڕب بە یەکتریا بێنین بەڕێزان بۆ یەکتری بکەین سەفر خۆی مشکلەکە ئەوەیە جا ئێستا ئەمە هەمووی ڕەنگیاوە تۆم پەروەردە سەقەتە لەم تۆڕە کۆمەڵایەتیانە پەیجە بەناوەکەنەوە جنێ و پێیان بوختانە بووەکەن ئەو مرێنن کابرا زیینگۆی مرێنن خەڵکی داماویش خەفەتی بۆ خوا و تعزیب پرسەنامە بوو کە بابە من زیندوم بۆ خاتی خوا یعنی گەشتە ئەو حەدە زیندووە مرێنن ئەمە بەڕێزان خراپ بەکارهێنانێتی بۆیە ئێمە بێ یەکەم شت باش ئەمانە بەکاربێنەوە ژەکەوێت سەرچی یەکەم پەروەردەیەکی دروست بەڕێزان ئێمە گەر پەروەردەیەکی دروست کرابین ئەکید زۆر شتێلی نزیک نابینەوە ئەزانی نەمە خراپە وەکو برادەری خراپ وایە وەکو ئاگر وایە کوورێ وایە پڕیشی پێ بەڵام ئەگەر باش پەروەردە نەکرابین مناڵەکە دایک و باوکێکی باشی نەبێ لە خۆشەویستی بێ بەش بێ لە ئاسایش و دڵنیایی لە ناو ماڵە بێ بەش بێ کێشەی لەگەڵ چواردەورەکەی هەبێ ئەکید برادەری خراپ عەرە بەڵێ طیور عەلە ئەشکالیا تەقع کوردەواری خۆ ماڵێ منجەڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە واللهی بەڕێزان ئەگەر من خەڵکم خۆش بێ و دایک و باوکی خۆم خۆش بێ و خەڵکم خۆش قەت ناچم لەگەڵ ئینسانی خراپە هەڵ ناکەم لەگەڵیە بەڵام کە پڕ بم لە کێشا ڕۆم بە دوای و کەسانەیە گەڕم کە وەکو خۆم بیرەکەن وەکو خۆم بۆیە ئەمە خراپ بەکارهێنانەکەیش بەڕێزان بۆیە یەکەم شت دەبێ ئێمە لە پەروەردەی دروستەوە
ئەها بەڕێزانێمە خوشک و براکانمان جەنابتان خۆتان خواردنی باشە خۆین بۆ ئەوەی مەناعی جسممان هەبێ وێنێڵە خواردنی باش خۆ زۆر شتێ لێ دوورکەوەرەوە بۆی سەحەتە باش بێ کەواتە ئێستا جیهازێکمان هەیە کۆ ئەندامێکمان لە لەشە هەیە کە زۆربەیان خڕۆکە سپیەکانن پێڵن کۆ ئەندامی بەرگری لە لەش جیهازی مەناعە ئەوەی جیهازی مەناعی بە قووەت بێ کەمتر تووشی نەخۆشیە بێ و تووشیش زوو چاکە بێتەوە ئەبێ ئێستا لە هەمان کاتە لەگەڵ بەرگری جەستەیەکە مەناعی جسمەکە مەناعی نەفسیش بۆ مناڵەکانمان بۆ کوڕکچەکانمان دروستکەین بە ئاسانی هەڵ نەخەڵەتێنرێن بە ئاسانی بڕوا بەم ڕیکلام و ڕاگەیانانە نەکەن نەچن لاسایی شتە خراپەکان بکەنەوانە کە بەرەو لادانیان نەبا بەڕێزان کێشەی زۆر گەورەی زۆر کچێڵ خەڵەتاوە بەهۆی ئەوە ڕسمیە و چیکی دۆشتی نادووە تووشی کارەسات بووە زۆر خێزان سەرگەردان بوون زۆر کچێ ئافرەت هەیە کوژرا بەهۆی خراپ بەکارهێنانیم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆیە ئێوە ئەو بەڕێزانی کە مامۆستان تکایە من داواکاریشم لە وەزارەتی پەروەردە بابەتێکدا بنێ بە ناوی چۆنێتی مامەڵەکردنێکی دروست لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕێزە هەندێک بابەتی ئێستا پێویستمان پێی نیە ئێمە لە مەکتەب بیخوێنین تەلەبە خۆی هەموو ئەیزانێ و لە ئینتەرنێت توانێ فێری بێ بەڵام گەورەترین کێشە ئەوەیە کە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیانە خراپ بەکارهێنین زۆر کێشەی بۆ دروستکردن کێشەی بۆ خوێندنەکەشی دروست کردووە آخر لە مەکتەب 2 ساعات 3 ساعات لە مەکتەبە بێ بەڕێزان هاوانی سێ دەوامن بەڵام 7 ساعات لەبەردەم تەلەڤیزۆن و لەبەردەم فەیسبوک و لە ناو ئەم فەیسبوک ئەم تۆڕە کۆمەڵایەتیانش بەڕێزان تەبیعەتێکی و کۆمپانیانە خۆداندا مەبەستیان تیجاریە مە ڕئیسمالین سەرمایەدارن ئەمریکیوانە سڵینەوە بۆ پارەیە جا هەر ئەوەنە یەک چرکە کوڕەکە و بە حساب سەیری شتێکی یاریەکە بەس لە پڕ لەقتەیە شتێکی جنسی لەقتەیەکی ناپەروەردەییە بەس ئەو مناڵە فەقیرە نەیگۆڕێ بەس چاوتروکانێک یەکسەر سەتی تری بۆ نێرن هەر بە دوایە یاڵە دیارە حەزی لێتی ئەوە ئێستا بەڕێستان ئەگەر یەک لەقتەی ناپەروەردەیی هەبێ سەیریکە تۆزێ کاتەکە کوژا بزانە سەتی تری وەکو بۆیە یان نایە کۆمپانیەکە وای بەرمەجە کردووە باشە مناڵەکەمانە گەرێمە ئاگامان لێی نەبێ و لە نزیکمانەوە نەبێ و پەروەردەیەکی باشمان نەکرد و زەمیرێکی زیندوی نەبێ خۆ ئەمە یەکێ دوان نییە سیان نییە جارێ دوو جار چاوین و قان و لای بسێم و چوارم تێوەگلێ بەڕێزان جا زۆر جار ئێستا و تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ وەرگرتنی زانیاری لەوانە پرسیار بکەن کە شارەزایان لە ئایتیا هەیە بۆ جاسووسی بۆ وەرگرتنی زانیاری بۆ دزینی پارە بۆ دزینی زانیاری بە خراپ بەکارهێنانی لە دژێ بۆ زۆر شت ئەمانە هەمووی بەڕێزان خراپیەکانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان نەکەوێتەوە سەر ئێمەی دایک و باوک چۆن مناڵەکانمان مەناعی نەفسیان بۆ پیاکەین چۆن وایان لێ بکەین لایەنە باشەکانی بەکاربێنن بەڵام بەمەرجێ ئێمەی دایک و باوک و مامۆسا قودۆ پێشەنگ بین بۆ مناڵەکانمان ئێمە سەیری شتانە نەکەین ئێمە خۆمان یەکەم جار شتەکان تەطبیقکەین و 3 ساعات سەیری بکەم نەک 7 ساعات بە مناڵەکەشم لەم تۆ 3 ساعات سەیری کە بەڵام خۆم حەوت ئەوەی کێشەکەی بەڕێزان بەرحاڵ بەشی یەکەمی بەرنامەکەمان ئێمە لێرەدا کۆتایی هات ناوبڕێک وەرەگرین دێینەوە خزمەتتان بۆ دەمەتەقێ و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە اینجا ئێوە خۆشتان زۆربەتان گەنجن و معلوماتێکی باشتان هەیە و زۆریش زۆربەشتا خۆتان پەبجی و بەزم و ڕەزمە بەکارهێنن هاوکارمان بن زانیاریەوانی کە بەکارتان هێنا و لەوانەیە شتی خراپتان ڕوبەڕوو بێتەوە پێمان بڵێن تا بەو دایک و باوکانە بڵین بۆ ئەوەی بەرچاوڕوونیەکیان هەبێ بۆ ئەوی لی دوورکەونەوە ئێمەش لەوانی زۆر شتێنی زین تۆ بیزانی بۆیە بە هەمومان تکایە بە دوای ناوبڕەکە کاتینەوە بابەتەکە دەوڵەمەند بکەین. بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو ئێستا لە بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵم خوشک و برا بەڕێزانە هەرچەندە خوشەکان لە دواون دیار نین وتیان با هەر کوڕەکان دەرکەون لەم حەڵقەیە لەگەڵم برا بەڕێزانە دەمەتەقێ و گفتوگۆیەکەکەین بۆ زیاتر دەوڵەمەندکردنی من دڵنیام زۆربەتان ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارهێنن جا ئێوەش هاوکارمان بن هەندێک شت هەیە لەوانەیە ئێمە شارەزاییمانتیان نەبێ وەکو پێویست لەوانەیە تۆ خبرە و تیاتر بێ قەیچەکە بۆمان باسکەن خاستن لایەنە باشەکانی چێت تا ئێمە ئەوە بکەین لایەنە خراپەکانیشی لێی دوورکەوینەوە ئەو بینێرە بەڕێزانش کە ئێسامان بینن بۆ ئەوەی هاوکاری مناڵەکانیان بکەن خۆشیان زۆر شتێ لەوانەیە بە باشی بزان نەیکەن کە ئێمە ڕوونمان کردەوە غەڵەتە لێی دوورەکەونەوە زۆر شتیش لەوانەیە بە باش بە خراپی بزان و باش بێ کە بۆمان باسکردن دووبارە ئەتوانن بیکەن با یەکەم کەس لە کاکسمکۆ گیان فەرموو. بەڵێ دکتۆرگان زۆر خۆشحاڵم لە حزوری بەڕێسادانیشم چاو زۆر سپاس و ڕێز و پێزانین و خۆشەویستیمان هەیە بۆ بەڕێزت لەبەر ئەوەی لەو کاتەوەی بیرەکەینەوە گوێیەکەین گوێمان لە قسەی باشی تۆ بووە و تۆ هەر لە سەرەتاوە مەڵۆی گەورەت لەسەر خەرمانی ئەم کۆمەڵگەی کوردەواری داناوە بۆیە ئەکرێت بڵین ئەو باشی لە کۆمەڵگەی کوردیا هەیە بەڕێزت
ڕۆڵێکی بەرچاوت بینی زۆر سپاس کاکسم کۆگیان ئەوە توانی لە دەرەوە لەگەڵ هاوڕەکانتەوە خۆش نییە مەساوی جەناب من حەز ناکەم ئاوا بە سوپاسی هەست دەکەم بەڵام منیش تاچێکی بچووکم ئەم کۆمەلگایە کە هاتووە خەڵکێکی زۆر بەشداری تیا کردووە بەڵام هەشمانە تێشیە بەداخەوە بەڵێ کاکسم کۆ پرسیارێک و چەند سەرنجێکم هەیە بۆ بەڕێستان بەڵێ بۆ کەسێک کە سەسپێکتێکی دەرونی هەیە حاڵەتێکی دەرونی طبعا نەخۆشە هەموو کەسێک کە دوژبوویەکی نەخۆشی دەرونی بێت ئەم تۆڕانە بڵێ گومانێکی هەبێ بەڵێ بە تەواوی کاریگەری لەسەر دروست دەکات و هەموو بەکارهێنانێکی ئەم تۆڕانە بۆ ئەو کەسە لەوانەیە لایەنێکی خراپ بێت چۆن بتوانین ئەم تۆڕانە یان ئەم پلاتفۆرمانە لەو کەسانە داوا برن کە سسپێکتی دەرونیان هەیە ئەمە پرسیارەکەم بوو کاویتۆر و چەند سەرنجێکیش یەکێک لە ئەو قسانەی کە بەڕێزت باست کرد مەسلەی گلۆبالیزیشن جیهانگیری ئەو پرۆژە گەورەی کە دنیای خۆرئاوا بۆ ئەم کۆمەلگەی و هەموو کۆمەلکانی کرۆیە دیاری پرۆسەی بە جیهانگیریکردن و بچووکردنەوەی ئەم گوندە کەونیەیە گۆی زەوی کرێتە گوندێکی کەونی لە ڕێگەی چەند پلاتفۆرمێکەوە بۆیە من پێم وایە ئەوەی کە هەیە بە باشیەکان و بە خراپەکانەوە لە هەر شوەیەکی ئەم دنیای ڕوودات باشتر دەگاتە گوێی ئێمە وە چاوی ئێمەوە مێشکی ئێمە بۆیە گەورەترین کێشەکە پلاتفۆرمەکانن کە زووتر ئەیگەیان بۆیە بچووبوونەوەی دنیا بەماڕاستەیە سەرڕای هەموو باشەکانی ئەم خراپیانەش هەیەکە بەڕێزت باست کرد شتێکی تر کە ئەوەی دەیبینین ناو کۆمەلگای کوردیدا ئەوە لە ناو خێزانی کوردیدا بێدەنگێکی گەورە باڵی بەسەر تاکان دەکێشاوە بەسەر تەواوی کۆمەلگا دەکێشاوە هەموو تاکێک لە ناو خێزانەکەیدا و لە هەموو کاتێکە بە تەواوی بێدەنگە هەموو تەفاعول و کاردانەوە و بازارکردن و ئیش و کاری ئەو لەگەڵ مۆبایلەکەیەتی پێم وایە ئەمە شۆکاری ئەم تۆڕە کۆمەڵایەتیان و پلاتفۆرمەکەیەتی کەواتە ئەمە ئەوە دەگەیەنێت ئێمە پێمان خۆش بێت یان ناخۆش بێت واقعی کۆمەلگای کوردی و تەواوی کۆمەلگانی تریش بەرەو ئەوە دەڕوات کە تەواو تەفاعولی لەگەڵ ئەوەی کە دوێنێ لەگەڵ کۆمەلگاکەیدا بووە لەگەڵ تاکانی ترا بووە ئەمڕۆ بە تەواوی بچێتە ناو دنیای مۆبایل و پێشکەوتنەکانەوە کەواتە ئەمە سیستەمێکە هاتووە ئێمە ناتوانین ڕێگە لەمە بگرین دەست خۆش کاکسم کۆجان من مامۆستام لە مەکتەبێک هیچ چلدەقەیەکی دەرسێک نییە کە قسە لەسەر ئەم کێشانە نەکەین بۆ خوێندکارەکانمان بەڵام گەورەترین کێشەی خوێندکاری ئەمڕۆ ئەوەیە گوێت لێ ئەگرێت بەڵام بە قسەت ناکات یعنی ڕاستیەکان ئەزانێت کەواتە تۆ هەروانەیەکیش دابنەی بۆ تەعاملکردن لەگەڵ کێشانە ئەو قەناعەت بەو شتە ناکات و جێبەجێ ناکات یعنی تۆ مامۆستا گەشتوویتە و قەناعەتە و ڕۆژبینی بڵێ هیچ گۆڕانکاریەک ناوێت لەو خوێندکارێ ئەگەر هەر بەردەوام بی بەڵێ ئەوەی لە مێشتی خۆیەتی هەر ئەو شتاکات کە سپاس مامۆستاسم کە وەڵام من لە کۆتاییەکەی جەناب توانێ لەوانێ من بۆ چوونێکی ترم هەبێ منەڵم دڵۆپی ئاو لە شاخێ بێتە خوارەوە کە بەر سەرمانەکەی دڵۆپە ئاو ئەوەنگە نەرمە هەرسێکی پێ ناکەی بەڵام بەردێکی ڕقەکەوێ بە مروری زەمن کە زۆر بەردەوام بوو بەردەکە چاڵەکات لەبەرەوە من هیوادارم ئیشەڵڵا بەو ڕاست حەقتە ئەو ڕژبینی کە هەمانە واقعەکە بۆی دروست کرد بەڵام دڵنییا بە مامۆستا گیان تۆ چل خوێندکارە هەیە لە ناو پۆلا ئامۆژگاریام کە دوانێن هیچ سادە و لێکاگەت دەشیانی سادە و لێ نەکا ئێمە لەسەر ئەو دوانە ئیشەکەی نەک بڵێنی تر وڵام مادام من بزانم هیچ جۆم لێ ناگرن باواز بێن چکە دوانەکەس بەرەو خراپاتە دڵنیام کاویکتۆر کەمینەیەکە گوێ لێگرێت بۆ جێبەجێشی ئەکات بەڵام زۆرینەیەکی ترەیە کاکسم کۆجان پێغەمبەرەکان هاتوون حەزەتی موسا یەک کەس بووە حەزەتی عیسا یەک کەس بووە ئانیشتاین یەک کەس بووە فرۆید یەک کەس بووە لەبەرەوە زۆر ئاساییە تۆ زۆرینە هەموو جارێ بڕۆ عەسەی جاهیلیە و عەسەکان دایمەن زۆرینە لەسەر حەق نەبوون مهم یەک کەسی لەسەر حەق بێڕاستی هەر ئەوە ئەڕوا بۆ پێشەوە لەبەرەوە نابێ یەکەم بێ هیوابین دوو ئەوەی کە وەکو گرەیەکی دەرونی وەکو گومانی وەکو شکی وەکووانی حاڵەتی نفسیان تەواو نییە و بەم تۆڕە کۆمەڵایەتیانە کاریگەریان بەڵێ بەس ئێستا هەندێک کەسمان هەیە تووشی نەخۆشی وەسواسی بووە ئەوی لە سلێمانی پێڵەن عەمەلی ئەم کەسانە بەس سەیری تەلەڤیزۆن بکەن یا سەیری تۆڕە کۆمەڵایەتیان خەبەرێ ببینن بڵێن فڵان کەس مردووە ئەویش یەکسەر لە وەڵامی ژەمرم فڵان کەس تووشی و نەخۆشیە جەڵتە لیامی جەڵتە لێمە فڵان کەس زەو مێردەکەی مردووە ئەمە خراپتریانەکەن بۆیە ئێمە داواکارین لەو خوشک و برایانەی کە تووشی وەسواسی بوون کەمتر سەیری ئەو هەواڵە ناخۆش و دڵتەزیێن و فلیمە ئەکشنانە بکەن چونکە حاڵەتەکان زیاترە بێت ئێمە کەسانێکمان هەیە مامۆستا سمکۆجان لەوانەیە زانیاری و هەبێ ئەویش ئەو کەسانن کە پیانان کەسانی سادی
ئێستا زۆربەی ئەوەی کە جنێو بە خەڵکا و سوکایەتی بە خەڵکەکاو لەژێر پەردەیە خۆی شاردوێتەوە و گورگێکە و لە پێستی مەڕا خۆی پیشانەیە کەسە سادیەکانن چکە یعنی تام و چێژ و لەزەت لە سوکایەتی پێکردن و ئازادانی کەسانی تر وەرەگرن ئێمە و نەخۆشانەمان هەیە ئەو نەخۆشانە لە واقع ناتوانن بەرە ڕووی تۆ بوەستنەوەی بە ئاسانی ئاوا زەربە و لێبن ماڵی خەڵک کاولکەن بەڵام لە ڕێگەی و تۆڕە کۆمەڵایەتیان و لە پشتیەوە توانن ئەنواع تەزویرکەن ئەنواع خراپەکەن ئەنواع خۆیان خەڵەتێن ئەنواع کێشە دروستکەن بۆیە ئەمە دەکرێت ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە زۆر بەڵامان بۆ زیاوکەن گەورەیکەن و ئەشکرێ ئێمە باش بەکاری بێنین وەکو جەناب وتی لایەنە باشەکەشی هەیە مامۆستا سمکۆ گیان تەبەن ئەم ئەولەمە چۆنڵی گیانگیریە بە من و تۆ کۆتایی نایە یا بمانەوە کەناڵە ئیژ نەکات و یا ئەنتەرنێت ناڵەکانمان سەیر نەکات تۆ لە ماڵەوە ئەنتەرنێت نییە چێت لە گازینۆی سەیرەکان نەخێت ئەوانە حەل نییە ڕێگە چارەی سەرەکی ئەوەیە کەسەکان باش پەروەردەکەین ویژدانێکی زیندویان هەبێ کەسێتێکی سەرکەوتویان نەبێ ڕاست و چەپی خۆیان بزانن سەیری چێگەن و سەیری چی ناکەن کامە خراپ و کامە باشە تەنیا حەل ئەوەیە بۆیە بنیادنانی کەسێتی کە ئێمە ئاڵێن قسەی لەسەر بکرێ و دایک و باوک ڕۆڵیان هەبێ بنیادنانی کەسێتیە دوای ئەو کاگاریان جان فەرموو سەرەتا سڵاو دکتۆرژیان من خۆم بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەی بەڕێستا دانیشتوم سپاس کاگاریان چەند سەرنجێکم هەیە کە باسی خۆمەگەم لەبارەی تیکتۆکەوە کە تیکتۆکم بەکارێناوە من بۆ ماوەی هەفتەیە بەکارم هێنا هەرتم با تاقیکردنەوەی وەکە و خەڵکە بزانم ئەمە چییە و چیتیا ڕووەیە بەڕاستی هەر ماوەی هەفتەیە بەکارم هێنا تر لە تاوە هەر سڕیمەوە بەڕاستی ئەو نەشتی بەدەخلاقی و بەدەڕەوشتی و شتی ناشرین و ناشەرعی مەبینی تایە بەڕاستی شتی باشی زۆر کەمە توانم لە دە بەشە بڵێم دوو بەشی شتی باشی تایە ئەو دوو بەشش هەمدی خەڵکەکە ناچێت بەلایەتێ وەلا هەشتەکەیە بێ ئەوە هەرە دوو بەشش کە ئەڵم باشی تایە ئەو دوو بەشش ئەکرێ بەشی ترەوە بە شێوەیەکی ترە توانین لە ڕێی فەیسبووکەوە یا تۆڕێکی تری کۆمەڵایەتیەوە بەکاری بێنی نەهار بێ ئەوە منەکە ئاڵم لە دە بەشا دوو بەشی باشی تایە کە من سەرنجم لەسەر تیکتۆکە ئەم دوو بەشش هەمدی زەکرێتەوە بە دوو بەشی ترەوە بەشێکی خراپ و بەشێکی باش بەتایبەت دەو بەشە خراپەی منەوەم پێ ناخۆشە کە دینی ئیسلامیان کردو بە بازرگانی بەڕاستی بۆ لایک و کۆمنت ڤیدۆی وتاری مامۆسای ئاینی دانێن بەڕاستی من هەر لە تاوایتە سڕیمەوە وەک پێم وتی ماوەی هەفتەیە بەکارمێنە بۆ پرسیارێکی شمەیە دکتۆرجان تۆ باسی کرد کە هەر تەنا دایک و باوک بەرپرسیاری یەکەمە لەوەی کە مناڵەکەی چی بکا و چی نەکات بەڕای من ئەمە سەرنجی منە و هیوادارم جواب بێتەوە بەڕای من یەکەم کەس زەلامەکە خۆیەتی دووەم کەس دایک و باوکێتی سێم کەس ئایا حکوومەت بەرپرسیار نییە کە هیچ سانسۆرێکی بۆ دانانێ بۆ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کە ئەم هەموو لە ڕووی بەڕێستان بەدەخلاقی و بەدەڕەوشتی و شتی خراپ بڵاوەکرێتەوانێ ئایا حکوومەت هیچ بەرپرسیار نییە لەمە سوپاس بۆ بەڕێستان زۆر سپاس کاگاریان وەڵا یەکەم حکوومەت ئەرکی سەرەکی لەسەرە لەبەرەوە ئێستا لە زۆر وڵات منعیان کردو تیکتۆکەوانە هەر نیانێشتۆ نایڵ خەڵکەکە لە وڵاتە ناتوانێت بەکاری بێنێ لەبەرەوە پەرلەمان بەرپرسە ئەبێ پەرلەمان یاسایە دەرکا بۆ باش بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر خراپ بەکار هات تۆ بێ سزا و غەڕامەیە سجنە چییە بە پێی تاوانەکە حسابات خۆی بۆ بکێ وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسە وەزارەتی پەروەردە هەمومان بەرپرسێت بەڵام کە من ئەڵم خێزان یەکەم خانەیە کە مناڵتیایە چاویەکاتەوە یعنی مناڵێکی 2 ساڵە 3 ساڵە باوکو دایک ڕۆڵی زیاتر هەیە لەوانی نەچۆتە دایەنگا 4 ساڵە 5 ساڵە باوکو دایک ڕۆڵی سەرکیان لەوان نەچۆتە باخچەی ساوایەت ئەجینا خۆی ئێمە کۆمەڵێک کە ئاریان جاندام و دەستگای بە کۆمەڵایەتیکردنمانە یەکی جان خێزانە ئەگەر خێزان چەند باشیش بێ برادەری خراپ بتوانانی شەکە و لێ تێک بە برادەری خراپ لێ تێکی نەیە مامۆسایەکی خراپ بتوانێت تێکی بە ڕاگەیاندنێکی خراپ بتوانانی تێکی بە شوێنێ مامۆسایەکی ئاینی توندڕەوت یا خودت کەسێکی تر کە خراپ دینەکە بەکاربێنێ بۆ بەسی تایبەتی بەکاری بێنێت تیجارەتی بێوکە ئەتوانێت بەرەو لادانێ بەرێ حیزبێک ئەتوانێت بەرەو تیرۆریستی بەرێ هەمووی هەیە ئەمامووی دام و دەستگان ئێمە کاریگەریان لەسەرمان هەیە بەڵام کە من باسی خێزانم کە دەڵێم ئێمە لەناو خێزانە دایک و باوکەکانمان بەداخەوە باسی هۆمەرمەندانم بۆ کردی زۆر جار دایک و باوکەکە ڕۆڵی خۆی نابینێ مناڵەکە یاوەتە دەستی تۆک ینی دایک و باوکی ڕۆڵی سەرەکیان نییە ئەم مۆبایلە لە ناو دەستایەتی 24 سعات خەریکێتی ئەوە ڕۆڵی سەرەکی هەیە بۆیە بەرەو لادانێەوە بۆیە خێزان بەڵە دوای خێزان هەموو دام و دەستگایانە ڕۆڵیان هەیە چونکە بنیادنانی کەسێتی ئینسان هەمومان بەرپرسین لی
ئەو هەموو کەناڵە تەلەڤیزیۆن ناتوانشتی باش بڵاو کاتەوە ئەتوانشتی خراپیش بڵاو کاتەوە ئیترەوەکەوێتەوە سەر فەلسەفە و ئەو ئایدۆلۆجیە و ئەو کەسە و ئەو بازرگانە و یا ئەو خاوەن تەلەڤیزیۆنە چی بڵاوە کاتەوە و تەوەجوهەکەی چییە و خەڵک بەرەو کوێ بەرێ کۆمەلگای کورداوی ژەمە دایمەن ئەڵێن بریندارە داماوی نەتا ئێستا دەوڵەتێکمان نیە خاوەنی خۆمانین هەرچی حکوومەت ئێمە چەسانوتەوە ڕابردوو زوڵمیان لێ کردوین دەبا لە سای حکوومەتەکەی خۆمان ئینسانەکان بنیا بنینەوەی بەگلەیەکەمانەوەیە زۆر سپاس کاک ئاراس کاک ئاراس فەرموو دکتۆر جان دەستخۆش بێ زۆر سپاس من یەک پێشنیارمەیە بەڕاستی جاران لە قوتابخانە پەروەردەی مەدەنی هەبوو یعنی وانەیەکی باش و بەڵام زۆر فەرامۆشکراوە یعنی وەک دەرزێکی لاوەکی سەیرەکرا بەڵێ هیچ سوودێکی لێ نەئەبینرا ئێستا ئەمە پەروەردەی مەدەنی هەر نەماوە بەڵێ دەکرێت ئێمە پەروەردەی مەدەنی بکەین بە وانەیەکی تایبەت و یعنی ببێ بە یەکێ لەوانە سەرەکیەکان دەکرێت لەم پەروەردەی مەدەنیە ئەم بابەتی سنووردارکردنی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان و چۆنەتی بەکارهێنان و زیانەکانی جێگەی بگرێتەوە پێشنیارەکەم بۆ لایانی پەیوەندیدار و وەزارەتی پەروەردە و لە ڕێی جەنابتانەوە و ئەمە بکرێ بە پێشنیارێکی باشتر بەداخەوە پەروەردە تەسی زۆر باشی هەیە بەڵام لە ناو قوتابخانەکانە ئەو لایەنە زۆر فەرامۆش کراوە ڕۆڵی سەرەکی خۆی نەبینی بەڵێ تازەترین شت کە گوێمان لێبێ پەروەردەی ئیسلامی ینی ڕۆڵێکی باشیە پەروەردەی پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانە بۆ سەر گەنجەکان بۆ سەر خوێندکارەکانمان زۆر باشە بەڵام بەداخەوە ئەو مانی خەریکە ئەوەش لا لە باتی ئەوە لابەرن من پێشنیارەکەم ئەم پەروەردەی مەدەنیەش یاوەتا لەگەڵەوە بکرێ بەوانەیەک یاوەتا تێهەڵکێشی پەروەردەی ئیسلامی بکرێ زۆر سوپاس دەست خۆش بێ وەڵام مام کاک ئاراس ئێمە زۆر جار هاوارمان کردو من زۆر جار پێشنیازم کردو آخر پێشنیاز یامە بە وەزارەتی پەروەردە ئیتر نازانم مەگاتە چی ئەوی ژەوەیە هیچ نەبێ هەر بابەتێکی دەروون ناسی ئینسان خۆی بناسێ ینی بابەتێک معقولە من زۆر جارەڵم ئەڵم خوشک و براکان و مناڵەکانی مەفێری جوگرافیای ئەفریقیا و ئەمریکا ئەکەی بەڵام جوگرافیا لەشی خۆی نازانێ سەدام کچێت تووشی گرەی دەرونی بۆ چۆتە قۆناغی هەرزەکاری نازانێت سۆڕی مانگانە چیە وەزانێت تووشی نەزیف و نەخۆشی خوێنبەربوون بووە کەس پێی نەوتۆ بابەتێک نییە ئەوە شارەزاوکە کوڕ تووشی شەیتانی بوو نەبێ زەمیری محاسبەیەکە و هەست بە گوناح و تاوانەکە وەزانێت تاوانێکی کردووە زۆر پرسیاریان دەربارەی جنس و دەربارەی هاوسەرگیری و دەربارەی زینا و دەربارەی کۆمەڵێ شت هەیە گۆڕانکاری لە جەستەی مناڵا بێ بە هەرزەکار نایزانێ تووشی گرەی دەرونی کردووە ئەو بابەتە ئەوەی تۆ توانێت جێ بکرێتەوە لە بابەتێکە من پێشنیازمان کردووە هیچ نەبێ پەروەردەیەکی ئەخلاقی ئاکاری ئێسان دێشتیان داناوە یعنی ئەبێ مناڵەکانمان پێش فێرکردن پەروەردە هەبێ ئەبێ وایان لێ بکەیت دڵسۆزی یەکتری بن بە وەفا بن بۆ یەکتری بە زەیان بە یەکتری ئابێتەوە ڕێزی یەکتری بکردن یەکتری قوبوڵ بکەن ئێمە زۆر دیانەتمانێ خۆ هەر ئیسلام نییە قوربان لێرە کاکە یێزیدی ئەوانە هەیە خۆ بە یەکتری قوبوڵکەین نابێ یەکتری ڕەتکەینەوە ئەبێ دۆڕان قوبوڵکەین نەکرد براوە بین ئێمە زۆر قیەم و بەهای ئەخلاقی هەیە نییە لە پەروەردەیە بیچێنە لە ناو دڵ و دەرونی بۆیە مامۆستا سمکۆش ڕەشبین بۆڵێ هەرچێکی بێڵی تەلەبەکە چونکە ئێمە هەر بە عەمەلی بە کردار بە قسە پێمانوتون نەمان کردوون بە کردار من هەموو جارێ ئەیڵم پاک و خاوێنی لە ئیمانە و تۆ سەد جار پێوڵێ دەموچاو و پاک خاوێن و نازانچی نایکە بەڵام دەرخی بۆ کردووی نەزافەتەوە دەلەدەیت بەڵام 20 چەپەڵە دەوەرە فێری کە بە دەموچاوی بشوە و شوێنەکەی خۆی پاکاتەوە و ژوورەکەی خۆی پاکاتەوە دەلەدەی بەرێ ئەم شیلەکەی ئێمە مامۆستا گیان چییە ئێمە زۆربەی شتەکەمان بەس قسەکردنە کوردەوارەڵێ بەڕیژ نییە بە ئیشە ئێمە ئیش ناکەین بەس قسە ئەکەین بەس قسە ئەکەین نابێ قساوێ بکەی بە کردار بە فعل ئێمە نەمان کردووە جا ئەوە هیچێکە لەوانەی هیوادارین هەمووی پێشنیازە بۆ لایانی پەیوەندیدار کاک فەرمانجان فەرموو دەست خۆش بێ دکتۆر گیان خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستان خواست بەس نزیکی کەدەوت خوایە وەڵای من خاڵێکی سلبی و خاڵێکی جیابی و تۆڕە کۆمەڵایەتەکانە بۆڵم ئەستان هاوڕێکم هەیە جوانتر بڵم ژیانی کڕیوەتەوە بەم یوتیوب و بەم شتانە باش بەکاری هێناوە دەستی خۆش بێ یەکێکە لە ڕقەمەکان لەم شاری سلێمانیە تەنها بە کەلیمەی هاوتوو لە یوتیوبا چۆن دەریە ناو چۆن ئیشەکانی خۆی بکا بە ڕۆژانە بەڵێ خوێندنیشی تاوا نەکردو بەڵام بۆ بە ڕقەمێک لە مستەقبەلی شادەرەکە ژیانی چۆنە چوزان میژان کڕین بە تۆڕە کۆمەڵایەتەکان مهمە لەم سەردەما بتوانیت منوتممە قوربانجان دنیای بۆ هێناویتە ناو ماڵەوە توانی سفادەی لێ بکەی هەموو شتێکی تایە بەڵێ لەو پەیمانگەش بووین کوڕێکمان لەگەڵا بوو کوڕێکی دکتۆرێکی گەورەم لە شاری سلێمانێ بوو سەعات نۆ بڵێن پەیمانگا دەستیە کرد بە وانە هاو بۆی دوای
ما حدەکەش بە خەڵمەوانێ ئەنی هەتاوەکو سعانوی بیانی نەخەوت بوو بەڵێ، بەڵێ. دوای بیانیەوە جاوە چی فێرە بێت تۆ بۆ ماحەدە پارێکی زۆری ژەیا و لەوانەیەکی فێر نابێت چێکە تۆ مێشکی سراحەت نەبووە باوێشکەیت و داڵغە لێیت و فکرت دەڕاو تەرکیزە نامێنێ بەداخەوە سەرنجێ مێ ڕێکەشەکە منەڵ ئاوا پەروەردە نابێ شتێکی باشی بۆ کردین بەڵێ. بەڵام واستەکەم ئەمیش کە کوڕی دکتۆرێکە ئەسڵەن ژیانی فرۆشرا ئەسڵەن ژیانی خۆی لە دەستدا ینی منم دوانم بینیوە لە ژیانی خۆمە واستەکەم لانەکە بەدەست مرۆڤەکە خۆیەتی یعنی تۆ دوو نمونەی هاوڕێ و هێنایەوە یەکیان باش تۆڕە کۆمەڵایەتەکانی بەکارهێنا بۆ خزمەتی خۆی و کۆمەلگاس و ئەتوانی بڵێ وەکو پیشەیەکی سبینێ میهنەیەکیش ئیسفادەی لەوەی یەکیشان ژیانی خۆی کردووە بە دۆزەخ و خراپ بەکاری هێنا و دەست خۆش بێ کاکە فەرمانجان کاک ڕێباز عەفو پرسیارم ماوە ببوورە بەڵێ بەڵێ فەرموو دانی داوی لێ بڕەکەم بۆ پرسیاری دومیشان ئەمەوە ڕخنەی لە بەڕێستان و لە بەڵێ بەڵێ بەس دزیشکەرەوە با جۆمان لێبێ ڕاستەکەم پێت بڵم ئێوە چیتان کردە بۆ ئەم کوردستانە بۆ ئەم ژیانی مرۆڤەتیە ناکرێتەوە بێکێ بڵی واز دەشتا بێنە و چاوەڕێکی کەس بڵێ بەسەر چاو ئەوە نەماوە یانی بایەوە نەماوە چونکە ئێمە لەم دەقێت تۆ توی نەماڵ خۆتانە سری وڵاتی هیندستان و بەریتانیا و چوزانم دانیمارک هەموو وڵاتەکان پێی بە یەک دەقە لە ماڵی خۆتە کۆنتاکتێکتان هەیە لەگەڵ کەسەکانی چواردەورە لەگەڵ ئەو کەسی لە بواری خۆتە ئیشەکە لە وڵاتانی تررا کۆنتاکتەکانی شۆرشە پێرپاکەن بۆم خەڵکە مناڵەکەی دراوسێتان ئایپادی هەیە مناڵەکەی تۆ نیەتی قەناعەتیشی پێی هەیە کە بەکاریبێنە خراپە بەڵام تۆ جاری وایە کە کوڕەکە و مناڵەکە چێ بۆ ئەو ماڵە بەکاری ئەهێنێ مناڵەکەی تۆ هەڵز بە نقاتی سوعفەکە واستەکە شتێکی کەمە ئێ تۆ ئەم سڵن بەزیێ بە مناڵەکەت ئەتەوانێت شتێکتان کردو ئەمە بکەن بە ڕقەمێکی گەورە و سێری بکەن بزانن ئەمە با لە ناو خەڵکە ئەمە عیبە بێ جارێ دوان دائیترێ بێ بە عیبە یعنی عیبە مناڵە تاوکو 7 ساڵ و 8 ساڵ مەسەرەن ئایپاد و مۆبایل و ئەوانە بەکاربێنێت کاک فەرمان باشە دەست خۆش تێگەشتم لێو کاک فەرمانجان ئەوەی جەناب باسیەکەی لە 100% ئەوەی ئەرکی منە یا جەنابتە ئێمە ئێستا لەم بەرنامەیە ئێستا جەناوی دووسێشتی جوانە پێوتین کەوت مەسەرەن هاوڕێیەکێ خراپ بەکارێ ناو کوڕی دکتۆرەکە یا کوڕی مهندیسەکە یا کوڕی مامۆسایەکە یا کوڕی کرێکارەکە تۆ ئەوەگە و لەسرە بۆی ڕوونەکەی تۆ لە من خراپە بەس دەتوانی بچیتە ئەو ماڵەوە بە کوڕەکە بڵێ مەیکە تۆ ناتوانانی دەوری باوک بینی من دراوسێکەم کە ئازانم ئایپات و یا ئەو شتە خراپە ئەکا من بۆم هەیە بۆی ڕوونکەمەوە ئەو پسپۆڕی خۆم خەمە خزمەتی ئەڵم کاکە ئەمە وایە لە ڕێی زانستە وایە تکایە کاتێکی بۆ دیاریکەمەیە لە زۆر بەکاری بێنێ ئەمە وایە ئەوە وایە چاوی کزە بێت چوشی شەخوازیە بێت چێ بێ بەڵام من ناتوانم بچمە ماڵەوە و ئیشە بکەم مشکلەکەی ئێستا تۆ بێ جیای بکەیتەوە لە بینی ڕۆڵی من وەکو کەسێک دەبوارەکەی خۆمامێ خەڵک ئەو معلوماتی هەمە پێشەوەم دنیای بەجێن و یەم بە خەڵک بەڵام من جێتێکی تەنفیزی نیم من ئەگە سەرۆکی حکومەت بوومایە سەرۆکی پەرلەمان بوومایە وەزیری ڕۆشنبیری بوومایە نازام چی بوومایە زۆر شتم بە فعلی ئەکرد چه قەرارم بەدەست بوو من قەرارم بەدەست نییە من ئەوە 15 ساڵە ئەڵم بابەتێکی دەروونزانی دابنێن ئەڵم لەبەر ئەم گرنگیانەوە ئێستا بۆ تۆش و لە زۆر بەرنامە باس بووە بەڵام خۆ من وەزیری پەروەردە نیم دایبینە ئەگەر من وەزیر بوومە دامەنا مشکلەکە ئەوەیە من دەسەڵاتم نییە هەر ئەوەم لەسەردا ڕێنماییەکان و شتەکان ڕوونکەمەوە بەڵام ئەوە جێی تەنفیزی هەیە کە قەرار دەرەکە دەسەڵاتی هەیە و بڕیارەکە ئەبێ ئەوانە ویشانە بکەن ئێمە ئیشی ئەمە شتەکانیان بۆ گەڵاڵاکەین و پوختیەکەین و لە شەنوکەویەکەین و خینە بەردەمیان ئەو عیلمەی هەمانە بۆیان ڕوونەکەین وڵین کاکە ئەوە بەس کە ئەو نەیکا من چی بکەم کە قەرارێ دەرنەکەم تیکتۆکە مەنعکە من چی بکەم کە قەرارێ دەرنەکەم سەتەلایتان فلیمەنا پەروەردەیانە بەکارێنێ پێی داخەیە غەڕامەیکە یان لێپرسینەوەی لەگەڵکە من چی بکەم یعنی ئەوەی ئێمە سنوورداری ئیشەکەمان ڕاستە لەوانەیە کاریگەری زۆری نەبێ بەڵام باشترە لەوەی بێدەنگ بین تۆ قساکەم قساکەم لە وڵاتانی دنیاش خەڵکێکی زۆری وەکو ئێمە قساکە بەس لەوانەیە ئەوانیش بەخوا دەسەڵاتی تەنفیزیان بەدەستەوە نەبێ مشکلەکە ئەوەیە ئەجینا زۆر کەسێ لە هەموو دنیا لای ئێمەش شتە باشەکان نەزانێ و پێشنیازی باشیشەکە ئەو ئەکەوێتەوە سەر ئەو حکوومەت و ئەو جیهەتەی کە بەرپرسە لە تەنفیزکردن و لە جێبەجێکردن ئیتر ئەوان بەرپرسن لە بەردەم خوا و لە بەردەم و گەل و نەتەوەکەیە من ئەگە دەسەڵاتم هەبووە منەوانم جێبەجێکردن قسەم ناکرد بۆ خەڵک بەڵام من بۆ خەڵکاڵم لەمانەی نەیزانێ بابی پێ بڵم ئیتر تەواو لەوانەیە ئێستا جەنابە گلەیم لێو کە یەکێک کاوزانی ئەمە خراپە بۆ نەوت ئەو کاتە خراپ بوو ئێوتمەوە کاکەوتم ئەڵە بوو تا چێڵە بە قسەیان ناکرد ئەوە وتم دەیتەوە مەسئولیەتی من تەواو بوو لێرەیە زۆر سپاس کاکە فەرمانجان کاک ڕێباز سەر چاو کاکە ڕێباز بەس خوا بەرزی کەرە و کاک ڕێبازجان نزی کرد لە دەمە بەڵێ زۆر سپاسی بەڕێز دەکەم سپاس من ویستم معلوماتێک بڵم بە خەڵک لەسەر ئینتەرنێت
بۆ نمونە کەسێک کە مناڵی هەیە نازانێ ئەڵی پێ ناشکیان سەری یوتیوبەکەەوە خۆت ڕکلامێکە دەسەری ئەمە توانێت چارەسەر لە ڕێگەی دروستکردنی VPN-ەوە بۆ سەر مۆبایلەکانە کە ئەمە ڕێگریەکات بۆ نمونە ئەو ڕکلامانە نایەتە سەری هەروەها ناتوانێت سێری سێرچکەن بۆ سایتە خراپەکان کە ئەمە ئەتوانم ئەو باوکە دای بەزێنێت کەواتەمە جۆرێکە لە سانسۆر یعنی ئەو دایک و باوکانی کە مەترسیان هەیە مناڵەکانیان تووشیەوە بێ ئەتوان پەیوەندی بە کەسانی پسپۆر و ئایتی ئەوانە وکەن تا سانسۆر لەسەر ئەوان دانێن بۆی مناڵەکانیان پارێزن هیوادارینە و دایک و باوکانی کە جویان لێمانە ئەوەی کە ترسیان هەیە مناڵەکانیان ئەڕۆن بەجییان چەند بۆ دەوام و ئایپەتەکەی بۆ بەجێهێشت و ئەوان بۆ بکەن دەستەکانە خۆش بێ زۆر سپاس هیچی ترێ پرسیارە نییە تەواو کاک ڕێباز کاک شوان پرسیارێکم هەیە دکتۆر لەسەر ئەوەی دکتۆرەکان هاوڕان لەسەر ئەوەی کە ئایپاد و مۆبایل لە مناڵ قەدەغە بکرێت لەبەرەوەی گەشەی مێشکیان ئەوەستێت ئایا ڕای بەڕێستان لەسەر ئەمە پرسیاری دووهەم بۆ ڕزگاربوون لە مادەی هۆشبەر کەسێک بێوێ بەویستی خۆی وازی لێ بهێنێت پێویستی بەوەی لە ژێر چاودێری دکتۆر و دەرماندا وازی لێ بێنێت ئایا بۆ ئالوودەبوون لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمان ئەو چارەسەرانی کە لە چارەسەری مادەی هۆشبەر بەکاردێت هەر ئەوە پێویستە ئەو کەسانی کە پرسیاری سێم تیکتۆک بە هەڵە بەکارێنن تۆ هەموو کات لە بەرنامەکاندا باس جەخت لەسەر دایک و باوگەکەیتەوە بەڵام لە تیکتۆک لەم ڕۆدا تیکتۆک لە 180 بەرەو سەریشی گەورەکان بە خراپ بەکارێنن ئایا چێ بەرپرسە لەوەیان دایک و باوک لە مناڵ بەرپرس بن ئەی چێ لە گەورەکان بەرپرس ئەوەی هۆمەرمەندانە ئەوەی شێت بێبن بۆ هۆمەرمەندان هۆمەرمەندان بۆ چۆبەری سپاس کاکە شوان کاک شوان گیان بۆ نیسبەت ئەوەی کە بەڵێ کۆمەڵی پزیشکی ئەمریکیش و زۆربەی دەروون ناس و کۆمەڵ ناسەکان لەسەرەوە کۆکن کە مناڵ نابێ هەتا تەمەنی 2 ساڵ بە هیچ شێوەیە نە ئایپاتی لە بەردەما بێ نە سەیری بکە لەبەرەوەی ئەوە تیشکی کارۆمۆغناتیسی لێ دەرەچێ مێشکی مناڵیش لە 2 ساڵی یەکەم خاصن تا 18 مانگی خێراترین کاتە کە مێشک گەشاکە تحملی ئەو ڕوژێنەرەوە هەموو شتانە ناکە کە لە ناو ئایپات و مۆبایل شتانەیە کەواتە تا 2 ساڵی هەر نابێ هیچ دایک و باوکێ بیە لە مناڵەکەی نەک داینێ 1 ساڵ و خواردن و شیری باتێ بە دیار ئایپاتەکەیەوە ئەمە یەک ئەڵێ لە 2 ساڵی بۆ 4 ساڵی بە 1 سەعات سەیریکە لە 4 بۆ 6 2 سەعات سەیریکە وردە تا تەمەنی گەورەتر بیتر نابێت لە 4ەکە زیاتر تێپەڕە بێ 50 ساڵی چکاتێتە مدمینەوە هەر بەشی دووەم ئەوانەی کە ئالوودەبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوانەی بەراوردیان کەین بەوانەی کە بە مادەی هۆشبەرەوە جیاوازی هەیە ئەوەی مادەی هۆشبەر بێ لەبەرەی ئەو مادە کیمیاویانە چۆتە خوێنیەوە بۆ بەشێ لە لەشی ئەوە پێویستی بە سەردانی خەستەخانە و پزیشک و وەرگرتنی دەرمان و عیلاج چێ بە چەند خۆناغی لە کۆڵێ بێتەوانە چکە هیچ کەسێک نییە بڵێ یەکسە من نایخۆمەوە کاتێوە بەڵام ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان پێویستی بە خەستەخانە و دەرزی و دەرمانیە پێویستی بە ڕێنمایی دەرونی هەیە پێویستی بە ئامۆژگاری هەیە پێویستی بە دانانی خشتە هەیە ئەبێ لێرە تێبگات ئەگەر لێرە قەناعەتی لا دروست بوو کە ئەو قسەی من ڕاستە و لە بەرژەوەندی ئەوە ئەمە زیان بە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی وەلایەن تەندروستی و چی ئەگەێنێ وازی لێ هێنێ کەم یەکاتەوە بەڵام مادەی هۆشبەر بەو شێوەیە نییە پرسیاری سێمی زۆر جواب مایتەوە هۆمەرمەندانە هەگەر تیکتۆکەکە دایک و باوک بیکەن ئەنجاوەڵا قڕ بەسەر ئەو مناڵانەی لەژێر دەستی و دایک و باوکانە پەروەردابێ نمونەیەکشم بۆیە نایتەوانێ کاک ڕۆکان گۆریان دەستخۆشی بەرنامەکە و لێگەم سپاس سەرنجێکم لەسەر ڕاگەیاندنەکانەیە پەیامەکانی ڕاگەیاندن کە لەسەر تیۆری گول لە بەرمێشکی مرۆڤەکەوێ ڕۆژانە ئەمە هەموو پەیامە بڵاوەکەنەوە چی بکەین ئێمە بۆ ئەوەی ئاسوودە بین لەم حاڵەتەیە زۆر سپاس کاک ڕۆکان گیان وەڵڵاهی قوربان گیان ئێمە چواردەورمان هەمووی ئەو شتانەی تیا وەکو جەنابێستا سەدان کۆمپانیا پیا بووە ئێستا ئەم تیکتۆک و ئەم با بڵێن یوتیوبەوە نا کامەی حەزەکەی هەر جنێوی پێبە زۆرترین بینەری بە پارەی ئێنێ لەبەرەوە خەڵکی وایە خۆیەکە بە قەشمەر و ڕفتاری وان ناشرینەکە بەس بۆی خەڵک سەیریکە شتی غموز و بەنەوعێکە سەرنج ڕاکێشەکە ئیتر لاقی بە ئەخلاقەوە مویمێ زۆرترین بینەری هەبێ بۆی لە یوتیوب پارەی بنێ ئەمەش یەکێکە لە کێشەکان لەبەرەوە وەکو وتم ئێمەی مرۆڤین بڕیار ئەیین کە ئەو شتا باشە یا خراپە ئێمەی مرۆڤی نەبێ عەقڵمان بەکاربێنین نابێ دوای ڕیکلام و زۆرینەی خەڵک بکەوین نابێ بکوێنە ژێر تەئسیری ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەگەر عەقڵەکەمان هەبوو هەمووشمان نەزانین ڕێی باش و ڕێی خراپ چییە شتی حەڵاڵ و حرام چییە ئەگەر ئەوانەمان کرد وەڵا حەزەکەی با بەردەوام گولە تۆکە گولە بەندە پێوە بیش تەئسیری لێ ناکەم ئەو مەناعە نەفسیەکەیە ئەگەر ئەوەمان کرد دڵنیا بە پەروەردەیەکی دروستە بوو وجدانێکی زیندومان هەبوو خەڵک ئیمانێکی هەبوو خوای ناسی خۆی ناسی من دڵنیا دەکەمەوانێ ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە کاریگەری لەسەر ئەوانە نابێت کاک ئەحمەد
دکتۆریان سەرەتا دەستخۆشی بەرنامە گەولیەکەم زۆربەی خێزانەکانمان گرفتارن بەدەست مناڵەکانیانەوە بەهۆی بەکارهێنانی مۆبایل یاخود ئایپاد کە ناتوان لە پرۆسی خوێندندا سەرکەوتوو بن. پێدوانی ئەم جیلە خراپەروەردە دەبن و پەروەردەی خوێندن ڕۆ لە پاشەکشە دەگات ئایا چ شتێک چارەسەرە؟ کاک ئەحمەد جان ئێستا جۆرێک لە خوێندن هەیە کاکە ئەحمەد جان پێڵێن خوێندن لە دوورەوە هەیە خوێندن بە ئەنتەرنێت دەخوێنێ بە مڕاستەلا خوێنێ ئەگەر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە باش بەکاری بێنی مۆبایل و ئایپاتەکەشی پێبێت جەدوەلێکی بۆ دانابێ بۆ ماوەیەکی کەم بێ بەعکسەوە بە قازانجی کەسەکە تەواو بێ بەڵام ئەگەر زۆر بەکاری بێنێ و بۆ خراپ بەکاری بێنێ و تەسیل لە خوێندنەکەی بکات و شەو درەنگ بخەوێ بەیانی بچێتە ناو پۆلەوانێ تەرکیزی نەمێنێ و با بڵێن داڵغە لێبات و خەوبی باتەوە تەبەن بە زەرەری تەواو بێ هەر ئەکەوێتەوە سەر ئێمەش مناڵمانێ سەیری ئایپاتەکە و سەیری مۆبایلەکە بەس بۆ ماوەیەکی کەم و زۆر جاریش بۆ سوودی لێوەرگتەوە بۆ مەکتەب و بۆ خوێندنەکەی و زۆر قوتابی خوێندکاری سوودی لێوەرەگرێت ئەگەر باش بەکاری بێنی بڕوا بێ کاریگەری خراپی ناوێ بەس مشکلەکەی خراپ بەکارێنی کاگاکام سڵاو لێوە دکتۆر جان سڵاو لە بەڕێزێ ڕاستی منە باسی شتە بکەم لەسەرم تۆڕە کۆمەڵایەتیان ئەویش بازرگانیکردن و چاولێکەری ینی بمانەوێ و نەمانەوێ میلەتی کورد میلەتێکی چاولەکەری سەرەکە ئێستا زۆربەی من خۆمە بینم لایڤە بینم ڤیدیۆ بینم شتە بینم کەسانەکەن بازرگانی بەمەواکەن بۆ نمونە کابرا فۆڵۆوەرسی زۆر بووە ژیانی خۆی بڵاوگاتە لەوە کەسێک تریش بۆ نمونە کەسێکی یاسایی ئەیە وەکو ئەو بێ ئەیە وەکو پارەپەیەکە و ژیانی خۆش بێ و وەکو بەناوبانگ بێ و بە شێوەیەک بە زۆرێک بازرگانی پێ بکە و پارەیەک پەیدا بکات. سەد چاو وڵا کاک ئاکامجان تا کۆمەلگا دواکەوتوو بێ ئەوەندە چاولێکەری زیابێت کە خۆی عقلی نییە و فکرە و ئیبداعی نییە تاشتی نوێ بە خۆیدا بۆیە ئێوە لاسایی خەڵکاتەوە اینجا لاساییکردنەوەش دوو لایەنی هەیە ئەگەر ئێمە لاسایی شتە خراپەکان بکەینەوە وەکو جەنابە فەرموو بە خراپی خۆمان تەواو بێ من ئەگەر زەلامێکە بینم بۆ پارە و یا بۆ ئەوەی لایک و کۆمنتی زیابێ شتی بێمەعنا و دژی کۆمەڵ و دژی دین و دژی ئەخلاقی دابوونەریتی کوردەواری و دژی زانست و ئینسانیە دەیکا بۆ عەقڵم نییە بۆ من لاسایی بکەمەوە قوربان ئەوە کەوێتە سەر من خۆ من نەبینمەوە شتی باشە لاساییەکەمەوە بەڵام بۆ لاسایی شتە خراپەکان بکەن ئەوەش مەسەلەکە کڕین و فرۆشتنە ئەستا تیادی لە تیکتۆکا بەکارهێنەری تایە کڕین و فرۆشتنی پێوەکە ئەزان بە قوربان کڕین و فرۆشتن خۆ لە هەموو بوارێکە کڕین و فرۆشتن هەیە بەڵام ئینسان کڕین و فرۆشتن بە شتێکەوە کە حەڵاو بێ و لەگەڵ ئینسانیەت و لەگەڵ مرۆڤایەتیا بگونجێ خۆ ناچی کڕین و فرۆشتن بە شەرەف و بە ئەخلاقەوە بکەین من هەر لاساییکردنەوەکە با بیکەین ئێستا ئەوروپا خۆشی زۆر پێشکەوتووی هەیە بەڵام ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانمان لاسایی شتە خراپەکانیانەکەینەوە بە قوربان توێکڵەکەی ئەجینا جەوهریان بڕۆ ئەو عالم و زانایانیان هەیەە بەردان ئەو تەکنۆلۆژیایە ئەو پێشکەوتنی هەیەە بڕۆ بزان و زانستە ناچین لاسایی ئەوەی بکەینەوە ئەوەی کێشەکەمانە لاساییکردنەوە خراپ نییە وەختی خراپە کە لاسایی شتە خراپەکان بکەینەوە ئێمەش عەقڵمان هەیە ئینسانین با لاسایی شتە باشەکان بکەینەوە ئەگەر نایزانین با فێر بین هەوڵ بین خۆمان فێرکەین پرسیار بکەین لەبەرەوە شتەکە کەوێتەوە سەر ئینسانەکان هەر ببێنەوە سەر ئینسانەکان تۆ بۆچی لە کۆمەلگای خۆ لاساییکردنەوە لە هەموو شوێنەکەیە کاک ئاکامجان بەڵام لاساییکردنەوەی کۆرانە خەتەرە ئەژینا لاساییکردنەوەی ترمان هەیە تۆ مەسەڵەن بۆ ماڵە پەردەکەی جوان داناوە یا شتێکە دیکۆرێکی جوانی لاساییەکەیت بە خزمەتی بن و تەواو بێ مەسەڵەن بۆ نمونە ئەچی بۆ شوێنێ لە مەطعەمێ شتێک بە جوانی ڕێکخراوەچی لە ماڵە تۆژێکی بە قازانجی خۆت تەواوە بێ بەڵام تۆ هیچ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جنێوەیە خۆی ڕوودەکاتەوە تۆ بڵێ وەڵامنیش وەکوەوە کەم باشە کوا ئەخلاق کوا فەلسەفە و تێگەیشتن کوا پەروەردەکە خۆ زۆر شتەکرێ بەڵێ ئێستا من زۆر کەسێ زۆر قسەمان لەگەڵ کردو هیچەکە یەت ئەچوو هاوڕێکانی ڕاویە لە تەلەفۆنی بۆ کە ئایهێنێ ئەیبا نامێنایی بڵێم بڕاو بێ ینی سەدان کێشەی دروست کردووە باشە ئەمە خراپ بەکار من بێم لاسایی ئەوە بکەمەوانێ بۆ نام لاسایی شتە جوانەکانی تر بکەمەوە کە فێری هونەر مەکا فێری ئەخلاق مەکا فێری زانست مەکا فێری معریفە مەکا فێری ئینسانیەت مەکا فێری لێبوردەیی مەکا فێری چوزانم بەزەی هاتنەوە مەکا فێری خۆ زۆرشی جوانمانێ ئەو ئەکەوێتەوە سەر ئینسانەکان هەتا ئینسانەکان باش پەروەردە نەکەی هەتا عەقڵێکی باش نەبێ قیەمێکی ئەخلاقی جوان و زەمیرێکی زیندوو و ویژدان و ئینسانی نەبێ دەستی لێ بشۆ ئەوەی تر لاسایی کۆران ناکاتەوە خۆشی نازانێت چێکە ماڵی خۆی کاولەکە و ماڵی خەڵکیش بەرحاڵ بەڕێزانێ ماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئێوەی بینەرانیش کە هەتا ئێستا لەگەڵمان بوون تا هەڵقەی داهاتوو خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ